سڵاتان لەبێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم بەهۆی گۆڕانی کەشوغا و کەمی ئاستی دابارین لەم ساڵدا ئاماژە و نیشانە و پێدراوەکان بۆ وشکە ساڵی لە هەندێک ناوچە و جێگە هەرێمی کوردستان دەرکەوتن هەرچەندە ئەمە لایەنێکی معنی وەکو وەزارەتی گشتوگاڵی حکوومەت یارمیا خۆت بەڕێبەرایەتە گشتەکان ئەمان بە فعلی ڕانەگەاندووە ئەوەی بەدۆداچنم کردووە من ئەوەیە کە بە هێندەی سەیەکی ساڵی ڕابردوو باران لە هەندێک ناوچە باریوە لە دۆک و هەولێر دۆخەکە خراپە لە سلێمانی و هەڵەبجا نیوەی ساڵی ڕابردوو تێکڕای بارانبارین باریوە. بابەتەکە بۆتە پرسێکی گەرمی ئیعلامی ئایا فعلەن ئەو دۆخەی کە باس دەکرێت ئێمە ئەوەندە لە مەترسیداین بەرامبەر بە وشکە ساڵی یاخود هێشتا زووە و دەکرێت ئاماژە و پێدرا و نیشانەی دیکە هەبێ بۆ ڕاگەیاندنی وشکە ساڵی لە هەر ساڵێکدا حتمما لەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵک بابەتی پەیوەندیدار بە بابەتی ئاسایشی ئاو و بەڕێوەبردن و ئیدارەدان و سیاسەتی ئاو دەبێتە تەوەر و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک جوتیار خالید جێگری بەڕێبەری گشتی کوشتکاڵی سلێمانی وەردەگرم. کاک جوتیار سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ جەنابتان. کاک جوتیار ئەم ساڵ لە وشکە ساڵی داینیان هێشتا زووە بە فعلی ئەمە ڕابگەیەنرێت. بەڵێ ئەم کاتتان باش دیارە بابەتی وشکە ساڵی و کەمبارانی بابەتێکە بۆتە خواست و باسی خەڵک و ئەمڕۆ بە شێشی گشتی لە جیهانە سەرقاڵی ئەو بابەتەن و بڵێن عێراق و هەرێمی کوردستان بێگومان بێبەش نییە لەو بابەتە و هەروەها بەپێی ئەو بڵین ئەو قسانی ئومم متحیدە بڵێن نەتوێگەتوەکان کە دوایانە کە عراقیش وێشەکە لە وڵاتانی کە لەو پێنج وڵاتی کە دیاری کراوە بۆی کەوا کاریگەریەکانی وشکە ساڵی و کەمبارانی و بەرزبوونی پلی گەرمای تێدا بڵین ڕۆبەڕووی بۆ تەوانێ ئەمە خۆی بۆ خۆی ڕاستیدا ئەگەریش ینی مەترسێکی گەورەیە ئێمە ڕۆبەڕوویە بینەوانەیە بەڵام متوانم بڵێم هەرێمی کوردستان بەراورد بە بڵین ناوەڕاست و باشووری عراق بارودۆخی هەرێمی کوردستان تقریبان تۆزێک باشترە و هەتا ئیسا هەتام دقەیە ڕەنگە نەتوانین ئێمە ئیعلانی وشکە ساڵی بکەین چکە وشکە ساڵی بابەتێکە لێکەوتی زۆری پێوە بڵین لەگەڵ خۆیان هێنێت واروەها چەندین جۆر وشکە ساڵی هەیە کە ئەمانە هەر هەمووی ئەبێت دراسێکی وردی بۆ بکرێت و لە کۆڵین تەواتی بۆ بکرێت دوجار بتوانین توقع قسە لە سەرۆکی کە وشکە ساڵی یاننا بەڵام بە شکلێکی عام نەتوان بڵێم لە سنووری پارێزگای سلێمانی لە ئێستاە وشکە ساڵی نییە بەڵام تا ڕادێک کەمبارانیە کە ئەمە ڕەنگە گرفت و کێشەمان بۆ دروست بکات لە داهاتوودا. ئەم کەمبارانیە کاریگەری نەبووە لەسەر جۆر و بڕوو بەرهەمی ئەم ساڵ بێگومان جەنابتان ئاشکرایە کە پارێزگای سلێمانی یەکێکە لەو ناوچانی کە سۆگەری باراناوە و ڕێژەی بارانبارین تیا ساڵانە ئەبێت لە سەر و 450 میلیمتر باران بۆ سەرەوە بێت بەڵام ئەم ساڵ بەڕێستان نەزانن کە ئەو ڕژەیە ڕژی باران بڵین بارانبارین لە سلێمانیە لەو ڕژەیە زۆر لە کەمترە بە بەراورد بە هەم وەکو ئێستاقاقی پارێزگای سلێمانی لە بارانبارینە واروها وەکو ساڵانی پێشووتریش لە ڕژەی بارانبارینە کە نەگەیشتە 340 تا 45 میلیمتر بارانبارین نەگەیشتەوە ئاستا بۆیە ئەمە وای کردووە کە کاریگەری هەبێت لەسەر کوالیتی بەربوومەکان واروها کاریگەری هەبێت لەسەر تێکچوونی خەواسی بڵین سفاتی ئەو خاکی کاکجوتیار لە ڕووی زانستی کوشتتوکاڵی و گەشتون بۆ قەنەعاتی گەشتن بۆ دەرەنجامی کە ئەوەی کە ئەم ساڵ ڕوودەدات وشکە ساڵی کشتتوکاڵیە ئەتوانم بڵێم لە هەندێک ناوچە احتیمالی هەیە بڵێن ئەگەر هەیە بۆی کە بتوانین بڵین باشە وشکە ساڵی کشتتوکاڵی هەبێت چکەکەم بەشێکی زۆر لە بەربوومەکان لە فۆتاندندان واروەها بەشێک لە جوتیاران هەموو بەربوومەکانیان تیا چووە و هەندێکیان من ئاگادارم کە گاسنیان لێ و هەڵیان جێڕاوەوە جارێکتر وکو سەوزایی بە سەوزی بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی هەتام دقیقەیەش ئەتوانم بڵێم کە بەربووم هەر باشە بەڵام ڕاستە لەواچێ لە ڕووی کوالیتیوانەیە و لە ڕووی بەرهەمەوانەیە تۆزێک کەمتر بێت بەڵام خراپ نییە بەربوو باشە ئەگەر بینە سەر شێواز و جۆرەکانی وشکە ساڵی چەند جۆری هەیە چەند شێوازی هەیە و پێم بڵێیت وشکە ساڵی میترۆلۆجی چییە؟ خۆی سێژۆ وشکە ساڵی هەیە وشکە ساڵیەک هەیە کە پێڵ وشکە ساڵی مەناخی ئەمە وشکە ساڵیان لە نەتیجەی
ئەوەی کە مەسەلەن کەم بارانی کەم ئەبارێت یاخود بەفرێکی کەم ئەبارێت ڕوونە و ئەمانە هەمووی دوجار نەتیجێ ئەوەی کە لەم ناوچەیەک کە پێویستەکان مەسەن ڕێژەیەکی بارانبارین تیا ببارێت ئەو ڕێژێ نابارێت و ئەم پیاڵن بڵین ئەبێت خۆی بەرزبوونی پلی گەرمە و هەروەها دوجار بابەتی بڵین بەهەڵمبوون زیاکات ئەمە جۆرەکە لە وشکە ساڵی و وشکە ساڵێکی تر هەیە پێڵن وشکە ساڵی هایدرۆلۆژی ئەم وشکە ساڵیە زیاتر بڕۆباڕووی سەرچاو ئاوەکانە بێتوانێت وکو ڕووبار و وکو دەریاچەکان و ئەمانە کە نسبەتی ئاوتیادا زۆر داوازێت نەتیجە ئەوەی کە باران و یا بەفر نەباریوە واروەها ئەو دوو ڕوشکە ساڵی ڕەبتن بە یەکتری ئەوانەیە واروەها بێتە هۆکاری ئەوەی کە لە نەتیجەی بەرزبوونی پلەی گەرمە بڵین بەهەڵمبوون زیابێت ئیسا بۆ نمونە لە ئەوکە ئیسا ئێمە مەترسی ئەومان هەیە کە بڵین دەریاچی دووکان بە بەراورد بە ساڵانی پێشووتری ئەڵێن ینی نسبەتی تقریبا 25 تا 30 بڵین ئاوی خەزنکراوی تێدایە کامە خۆی بۆ خۆی مەترسیە بەڕاستی ڕوبەڕووی ئەبینەوە ئەم جۆرەکە لە وشکە ساڵی هایدرۆلۆژی بڵین کە ڕوبەڕووی بۆتەوانێ و هەروەها وشکە ساڵی کشت و کاڵی هەیە ئەو وشکە ساڵیە کە تێدا بڵین بەربووم لە ناو ئەچێت هەروەها بەرهەم نامێنێت واروە کوالیتی بەربوومەکان تێک ئەچن و هەروەها خواسی توربەکەش بڵی خواسی سفەتی خاکەکە لە دەستێن و کاری وەکو کشت و کاڵ باشە کاک جوتیار وشکە ساڵی هایدرۆلۆجی کاریگەری دەبێت لەسەر وشکە ساڵی مرۆیی ئەوەی کە پێی دەوترێت دابینکردنی ئاوی پێویست بۆ دانیشتوان ینی لە هەمیندا دەکەین بەم قۆناغەیان هەر ئەوەی کە ڕووی دەدات وشکە ساڵێکی کشت و کاڵیە و لێوێدا کۆتایی پێێت نەخێر بێگومان تەبان تۆ باسی وشکە ساڵیەکەی ئێمە چەند بوارێگەگرێت بڵێن چەندیانەی لایانی کشت و کاڵی هەیە ئەگرێتەوە هەروەها لایانی دامیکردنی پێداویستی ئاوی پاک بۆ هاوڵاتیان ئەوانەوە بابەتێکی زۆر گرنگە و خۆشتان نەزانن کە ئێمە وەکو سنووری پارێزگای سلێمانی بڵین یەشێک لە سەرچاوەکانی دابینکردنی ئاوی پاک بۆ پارێزگای سلێمانی بڵین دووکانە کە ئەوەی کە من بزانم لە ئێستادا وتم ئاسی ئەو زۆر دابەزیوە کە ئەمە ڕەنگە تووشی مەترسی ببینەوانی بۆ دامێکردنی تەنانەت ئاوی خواردنەوەش بۆ هاوڵاتیان بۆ بێگومان نەتیجەی ئەم جۆرە وشکە ساڵیانە ئەگەر بێت و بە شێوەیەکی زۆر خراپ ڕوو بدات دیاردەی کۆچکردن ڕوئەدات کامە کاریگەری هەیە لەسەر هاوڵاتیان و هەروەها هاوڵاتیان لە ناوچەیەکەوانێ وەسن بیابابوون دروست ئەبێت و هەروەها ئەو ڕووبەرانی کە وەختی خۆی ئاوی تێدا بۆ هەمووی بەر و وشک بوون ئەڕات و واروەها ئەو خەڵکی کە لەوێ دانیشتووە ناچارە بێت کە شوێنی ژیانکردنی بجۆزێتەوانە چونکە تۆ لا شوێنێک ئەو نەبێت دڵنیا بەلەوەی کە ناژیان نابێت باش کەواتە لە دۆخێکی ئاوهادا هێشتا ڕوون نییە کە پێوەرەکان چین بۆ ڕاگەیاندنی وشکە ساڵی هێشتا ئێوە بخۆتان وەکو لایانی معنی و کە وەزارەتی کشتوکاڵ و بەڕێبەرایەتی گشتەکانی کشتوکاڵە ئێوە مەتان ڕانەگەیاندووە بەڵام لە هەندێک ناوچە هەر دوێنێ لە قەزای پێنجێن وشکە ساڵی ڕاگەیاندرا ئێوە خۆتان لەگەڵ ئەم بۆچوونەدان فعلەن لە وشکە ساڵی ئەمساڵ من پێم وا بێت ناوچە پێنجۆنێکێک لەوە ناوچانەی کە بە بەراورد بە هەندێک شوێنی تر لە سنووری پارێزگای سلێمانی ڕێژەی بارانبارین تیا زۆر باشترە بەڵام ئەگەر بەراوردی بکەی بە نسبەتی عامی ساڵانی بارانبارین لەو ناوچێدا ڕەنگە زۆر کەم بێت چکە ڕێژەی بارانبارین لە ناوچەی پێنجۆن ساڵانە ئەچێتە سەر 1000 میلیمتر بارانباری نەوانێ بەڵام بەداخوانێ ئەم ساڵ ئەتوانم بەم ڕێژەکەی زۆر لۆ کەمترە و لە حدودی پێما بێ 500 میلیمترێکە بارانباریوە کە بە خۆی بۆ خۆی بڵین دەرانی لەوانکە کە ئەو مەڵتقەیە ڕوبڕی کەم ئاوێکی زۆر بۆتەوانێ بەڵام ئەگەر هاتوو دابشبوونی ئەو ڕەنژ ئاوی کە باسم کردمەنی ساکە هات بە پێویست دابش بوو بەسەر بەرهەمە کشت و کاڵیەکانە ڕەنگە پێویست بەوە ناکات کە وشکە ساڵی ڕابگەیەنرێت و پێماوێت ڕاگەیاندنی وشکە ساڵیش ئەبێت لەلایەن وەزارەتی کشتوکاڵ و لەلایەن وەزارەتی ڕابگەیەن کشتوکاڵی حکوومەتی هەرێم کەی دەکات بەو قەناعەتی کە وشکە ساڵی ڕابگەێنێت پێوەرەکان چی بێگومان ئەبێت تۆ لێکەوتەکان یانی دراسە بکەی مەسەلەن بۆ نمونەوەکو وتم زۆربەی مەساحەتە ئەو ڕوبەرە کشتوکاڵانی کە چەنراون بە بەروبوومی کشتوکاڵی بەشیشانە ناو بچن واروەها تووشی کەم ئاوی ببینەوانێت کە نەگات ئەوەی کە بتوانین ئێمە ئاوی پێویست دابین بکەین بۆ ئەو بەروبووم کشتوکاڵیانە واروەها دیاردەی کۆچکردن ڕوو بدات واروەها سفەتی خاکەکە ئێمە لەدەست بدەین و بەرزبوونی بەردەوای پلەی گەرماکان ئەمانە کۆمەڵی پێوەرن کە تۆ بتوانانی لەسەری
بگەیتەوە قەناعەتی کە بڵاوبوونەوەی نەخۆشی ئەمانە کۆمەڵێک پێوەن کە تۆ بتوانانی بگەیتەوە قەناعەتی کە وشکە ساڵی پێعلام لە هیچ منتیقە و شوێنێکی هەرێمی کوردستان مەترسی لەسەر ناوچوونی بەربوون کشتتوکاڵی هەیە لەم ساڵدا بە تایبەتی جۆ گەنم ئەو بابەتانەی کە ئێستا لە قۆناغی دروی نەکردندان بەڵێ لە هەندێک ناوچەکانی ماتقی ئەتوانم بڵێم کەرکک عفو بڵێم هەولێر و هەندێک ناوچەی دوهۆک واروەها لە ماتقی چەم شەماڵ لە سنووری پارێزگای سلێمانی واروە گەرمیان بە تایبەتی ئەو ماتقانەی کە پشت بە ئاو نابەستن واروها ڕێی تەکمیلیان نییە ئەوانە ئەتوانم بڵێم ئەوانە ڕۆبەڕووی کێشی زۆر بوونەتەوانەیە و بەرەبوومەکانیان خەریکە وردەوە دەبەر ناوچینە ڕات و بکوتم پێشتر ئاماژم پێ هەندێک لە جوتیاران هەیە کە بەربوومەکانیان بەداخەوانەیە ینی هەتا باڵای بەربوومەکانیان لە 30 سانتیمێکایە کە نەیتوانی هەر گوڵیش دروست بکات و بێگومانەگە گوڵش دروستکات گوڵەکەی پوچە بێت و هەروەها بە پێویست نابێت و بەناچاری ئەبێت ینی سوودی لێوە نەچێت. ئەم قسەیە ئەم تێگەیشتنە بە نیزبەیەک بۆ کشتتوکاڵی سنووری سلێمانیش ڕاستە؟ بە شێوەیەکی کەم بەڵێ بە شێوەیەکی کەم زۆر نا چکە وتم هەندێک لە ڕوبەرەکانی زۆرنا هەندێک لە ڕوبەرەکانی مەنتقەی چەمچەماڵ کە ئەو مەنتقەیەکی گەرمە ئەو مەنتقەیە واروە ئەوانەی کە پشتیان بەباران و بەستووە ئەتوانم بڵێم بەپی پێویستی بەربوومەکان بڕ و جۆر و کوواڵەتی دانیێڵی ئەم ساڵ هیچ ئەحساییەکەیە کە جۆرەکەی باشە خراپە چۆنە؟ بێگومان بە بۆچوونی من ئەگەر بەم شکڵی ئێستا بەردەوام ببێت بە تایبەتی لەم خۆناغی ئێستادا کە ئەو بەربوومە استراتیژیانی کە جەنابەت ئاماژەت پیاوەکو گەرم و جۆ لە ئێستادا لەم خۆناغی گوڵ دروستکردن و واروەها خۆ بڵین خۆپڕکردنن ئەمانە ئەگەر ئای پێویست نەبێت بە دنیای ئەوانێن لە ڕووی هەم لە ڕووی بڵین پڕبوونی تۆکەوانی وانها هەر لە ڕووی کوالیتی ئەو دەنکە گەنمەوانەیە ئەو دەنکە جوۆیەوانەیە بەپی پێویست نابێت و بەڵێ کوالیتیشی خراپ دەرەچێت. کاوجیتا دۆخی ساڵانی ڕابردوو ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو باماشەوە ڕوبەڕووی دۆخی کەمبارانی و وشکە ساڵی بووینەوە ئەو دۆخانەوەی کرد کە ئێستا بۆ ئێمە بە پلانێکی باشتر و تۆکمەتر ئەگەر بڕیار بێ ئەم ساڵ وشکە ساڵی بێمە ڕوبەڕووی ببینەوە لە ڕاستیدا وەکو ئاماژەم پیان لە سەرەتاوانێ بابەتی وشکە ساڵی بابەتێکی چەند ساڵ یانی چەندین ساڵە بێت کە دراساکرێت و لە ئارادایە بەرزبوونی پلی گەرماوە کەمبارانی و خۆشببختانەوە زاری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو هەوڵێکی زۆر زۆر جدی داوە بۆ ئەوی کەەوە بتوانێت کە ئەم گرفتە چارەسەر بکات بەڕاستی لەبەرەوەی کە خۆی پێشببینی ئەوەی کردووە کە ئێمە ڕوبەڕووی کەمایی ببینەوانەیە و خۆتان نەزانن کە هەرێمی کوردستان بەڵێ سێ بەندایی زۆر زۆر ئەساسی هەیە کە دوکان و دەربەندیخان و بەندای دهۆکە لە دهۆک لە ماوەشا بڵین ئەتوان بڵێم بەنداوی گۆمەسپان کە 1 ملیار و 500 ملیۆن متر مکعب بگرێتە خۆی وەجگە لەوە لەم ڕۆژانەش جەنابی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو ئاماژەدا بۆی کە 25 بەنداو لە سەرتاسەری هەرێمی کوردستان تەواو بوون واروە 12 بەنداوی تریش لە ئەوەدایە کە بڵین لە جەبەجەکردندایە واروەها چەندین تقریبان پێماوێ 46 بەندایترە کە پێشتیان کراوە بۆ دروستکردن واروەها 103 پۆنت لە چەندین ناوچەی جیاوازی هەرێمی کوردستان دروست کراوە بۆ گلدانەوەی ئەو کامە خۆی بۆ خۆی بەتە بەوچوونی من ئەمە بابەتێک ئەماگەر ئەمان هەمووی بگات ئەوەی کە ئاو خەزم بکات و ئاو گل بداتەوانەیە ئەتوانە بەڵێم لە هەندێک بابەتی لە کێشە و گیر و گرفتەکانی کشتتوکاڵ چارەسەر ئەبێت. بەنداوانە بۆ ئەم ساڵیچیان لە کارداون بۆ نمرە ئێستا هیچیان بڕی ئای پێویستی تێدایە بەڵێ بەپێ ئەوەی کە پێ ئەحسایکە هەیە تقریبان پێش دروستکردیان بەنداوانە بەدەل لەو سێ بەنداوی کە باسم کرد نسبەتی خەزن لە سەرتاسەری هەرێمی کوردستان 50 ملیۆن متر سێجا بۆ بەڵام ئێستا خۆشببختانە بەهۆی ئەو بەنداوانە و پۆندانی کە دروست کراوە چۆتە 160 ملیۆن متر سێجا بۆ گلدانەوەی ئەو کامە خۆی بۆ خۆی وەکوتم ینی بەشێکی زۆر لە گرفتەکانی کەم ئاوی چارەسەرەکات و هەروەها بابەتی ئەو من حەزەکەم ئەوش ئاماژە بم بۆی بابەتێکی ینی گەورەترە لەوەی کە مەسەل تۆ لەسەر مستەوایەکی هینە قسەی لەسەر بکەیت چونکە بابەتەکە پەیوەندی بە ئەبێ هەبێ حکومات و ئەبێ حکومەتی عراقی بە هەمان شێوە بێتە سەرخەت بۆ ئەوی کە بتوانێت ئەم بابەتی کەم ئاوی و گرفتی ئاوی چارەسەرکە چونکە ئێمە کێشۆی بڵین ئەوان زیاتر بەڕووی کەم ئاوی بوونەتەوانێت وەک لە ئێمە بۆیە پێویستەکە حکومەتی عراقیش خۆی بەجددی بێتە سەرخەت و بودجەیەکی گەورەی بۆ دیاری بکات لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە تەنسیق بکە چونکە ئەم بابەتێکی سیادیە واروەها تەنسیق بکرێت لەگەڵ ئەو دەوڵەتان دراوسیانی کە بوونەتە هۆکاری ئەوەی کە لە ئێستادا
بەشێک لە ئاوی هەرێمی کوردستانیان گرتوتەوانێت کە ناڵ بەپی پێویست بێتە ناو بەنداوەکانەوانەیە کە چۆنێک بێ هەوڵ بدرێت و هەروەها من دڵنیاشم لەوەی کە هەوڵی زۆر باش درراوە لەسەر بابەتە بەڵام شەڵتر بکرێتەوانێ بۆی بتوانین کە ینی تەنسیقەکە بێت لەوەی کە بەشێک لەو ئەوانە باش بنێتەوە بۆ ناو سنوورەکانی هەرێمی کوردستان. ئێمە ئێستا لە خاوەنی لە سەدا چەندی داهاتی ئاوین ینی ئەوەی کە لە خاکی خۆمانە بێت و ئەوەشی کە لە دەرەوە بمان دێت من ئامارێک مەرگرتووە ئێمە لە سەدا حوت داهاتی ئاوی خۆمانمان هەیەکو ئەوەی کە بۆ نمونە لە خاکی خۆمانە بێت بەڵام مەسانەوەسی لە وڵاتانی دەرەوەی وەکو تورکیا و ئێران و سەرچاوەکانی ئەوە ینی دێتە ناو خاکی هەرێمەوە بەم بڕئاوەی کە ئێمە هەمانن ئەم لە سەدا حوتە دەتوانین ئیدارەدانێکی دروستی ئاو پەیڕۆبکەین لە هەرێمی کوردستان کاک جوتیار من بە بۆ چۆنی من نەخێر ئێمە پێویستەکە چکە ئێساوە تا تقریبان ئەو تا بەرەو ئەزمە ئەڕۆی ئەمە بەڕاستی پێویستەکە کە ئەم ڕێژێ بەرزکەینەوانێ وەکو وتم چۆن ئەم ڕێتوانی ئەم ڕێژێ بەرزکەینەوانێ بە دەرزکردنی ئەو بەنداوانەوە پۆندانی کە پێشنیار کراوە و لە جێبەجێکردن بۆی کە ئێمە بتوانین بە دڵنیاییەوانێ بتوانین خۆشمان ئەو ڕوبەرە زۆرانی کە هەمانە لە ڕوبەری زەوی شاخ بێت یا مەسەلەن هەچۆنێک بێت شوێنێک بێت بتوانین سوودی لێوە بگرین و وارووا بتوانین کە ئاوی تیاگل بینەوانێ بەبێ چارەسەرکردنی ئەو کێشە هەرێمەتێکە لەسەر ئاو هەیە لە ڕووی ڕژانی سەرچاوەکانی ئەو بناو خاکی ئێمە دەتوانین داهاتی ئەومان زیادکەیت قورزنی ئەمە کاک جوتیار بە دڵنیاییەوانەیە قورسە بەڵام من پێم وابێت تۆ دوجار ناچاری ئەبێ هەر ئەم بابەتە چارەسەر بکەیت واروەها بە تەنسیق لەگەڵ دەوڵەتانی دراوسێدا بتوانانی ئەم کێشێ بڵین چارەسەرکی هەروەها زائیدەن ئێمە پێویستیشمان بۆ هەیە کە هاوڵاتیش هۆشیار بێت باروها جوتیاریش هۆشیار بێت لە شێوازی بەکارهێنانی ئاو چکە ئێمەوتی هەیە فێری ئەوە بووین لەبەروی ئایا بەردەوام خەڵک ئاوێکی زۆری لەبەردەستا بووە و گوێنە هەندە بتوانم بڵێم گوێنایەوە ئەوەی کە ڕێژەی چەند ئاو پێویستەکان ڕۆژانە بەکاری بێنێت ئێمە ڕەنگە خەڵکانێکی زۆر هەبن ڕۆژانە ئاوێکی زۆر بەفیڕۆبن لەو ئاو پاکە جوانەی کە هەمانە کامە خۆی بۆ خۆی تۆ گرفتت بۆ دروستەکە بۆ سپێنێ واروەها ئێمە بێت بابەتی کشت و کاڵیش ینی لەسەر بابەتی بڵین جوتیاران وا لێ بکەین کە مەسەلەن پێویست بۆ نەکا بۆی کە بە هەموو شێوەکان ئاوی سەطحی بەکاربێنن و هەروەها ئاودانی سەطحی بەکاربێنن چونکە ئەگەر بتوانین ئێمە جوتیا بگەینەوە قەناعەتەی کە لە هەندێک بەروبوومە کشت و کاڵەکانیانە بە تایبەتی لە سەوزۆمی و هاتەکانە بتوانن کەواتە کاک جوتیار ئێمە کەمی سەرچاوی ئاویمان کەمە یاخود خراپ ئیدارەدانی ئاومان هەیە ینی کامیانە بۆنمە ئاوەکەمان هەیە و خراپ ئیدارەیە دەین یاخود سەرچاوی ئاومان کەمە و هەر ئەوەندەیە بۆیە دۆخەکەمان مەوشەوەیە خۆی ڕاستەکەی ئەتوانم بڵێم ئێمە وەکو سەرچاوی ئاو سەرچاوی ئاویشی باشمان هەیە بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە باران کەمە و هەروەها بەڵی بەفر و باران کەم بۆتەوانێ ئێمە نەمانتوانیوە بەپی پێویست ئەو سەرچاویانە سوودی لێوە بگرین بۆیە یەکەم وەکوتم ینی دروستکردنی ئەو پەندا و پۆندانە خۆی بۆ خۆی بەشێک لە کێشەی کەم ئاوی و هەروەها کێشەی ئەم کەم بارانی کە هەیە ئەتوانین بڵین چارەسەر بکە بۆچی لەبەرەوەی کە تۆ جاری وا هەیە لە ڕوبەرێک لە ڕوبەرەکانە ئێمە پۆنتێکمان دروست نەکردو یاخو مەسەلەن بەندایەکمان دروست نەکردو بارانەکە لی ئەوارێت و بەبێ پێویست کۆ نابێتەوانێ ئەمە یەک دوو هەمینی هەروەها وەکو وتم ئەبێ ئەمە جارێک ئیش لەسەرەوە بکەینەوە کە خەڵک هوشیار بێتەوانێ لەسەر شێوازی بەکارهێنانی ئاو چ جوتیار بێ یاخود چ هاوڵاتی بێت. باشە بابەتێکی دیکە بۆ پاراستنی ئاو ئاسایشی ئاوی ئێمە تا چەند گرنگە بیر لەوە بکرێتەوە کە ڕیسایکلینی ئاوە بێت بۆ نمونە ئاوی قورسمانەیە دووبارە ئەم ئاوە بەکار بهێنرێتەوە ئێستا بۆ نمونە ئەگەر وڵاتی وەکو ئیسرائیل وەربگرین دەبینی سەرچاوی ئاوی زۆر کەمە بەڵام ئەوەی کە پێداویستینە خۆی دانیشتوانەکەی لە ئاو پڕ دەکاتەوە بابەتی بەکارهێنانەوەی ئاوی قورسە ئێمە بۆ نەگەشتون بەم نەتیجە و بەم خاڵە کاتی ئەوە نهاتوە بیر لەمە بکەینەوە کاک جوتیار بە دڵنیاییەوانێ ئێمە وەکوتم لەبەروی ئێمە پێشووتر وڵاتێک بوون سەرچاوی ئاوی زۆرمان هەبووە وەیس کاتی بیرمانەوە نەکردوتەوانێت کە تووشی گیرروگرفتی ئاوە بینەوە تووشی گیرروگرفتی کەم ئاوی ئەبین بۆیە دایمەن وتمانە مەسەلەن هەرێمی کوردستان ئاوێکی زۆری هەیە واروها لەگەڵەوەشە مەناخێکی باشی هەیە کە بەردەوام باران نەبارێت یاخود بەفر ئەبارێت ئەمان هەمووی وای کردووە کە تۆ بیلەوە نەکەیتوانێت کە مەسەلەن ڕسایکلینی ئاو بکەیتوانێت بەڵام بۆ جاری لە ئێستادا زۆر گرنگە کە بتوانین ئێمە وەکو جەنابەت ئاماژەت پێەیە ئەو ئەوانەی کە ئێمە ئەڕوات و استفادی لێ ناکەین هەمووکو
وەکو ئای پاک و هەموو بۆ کشتتوکڵی ئیسفادی ناکەین بتوانین کە بەکاری بڵێ ڕسایکلینی بکەینەوانی و بەکاری بێنینەوانی چونکە زۆر بەشێکی زۆر لە ئێستا لە وڵاتان وکو ئاماژت پێە بە تایبەتی لە وڵاتە ئەفریقەکانە کە ئەوان بڵێ ئاوی پاشیان زۆر کەمە زۆر هەوڵیان ناوەستان و پاکستان کێشێکی گەوریان لەسەر ئاو هەیە بەڵێ وایە جا کاک جوتیار ینی ئەو هەر پرسیارە بۆ نمونە ئێمە ئەگەر لە هاوڵاتێکی سادۆ بگرین تاکو لایەنە معنیەکانی پەیوەندیدار بە وەزارەتی کشتتوکاڵ و ئاو هۆشیاری ئەمە لەو ئاستا بووە کە بتوانین ئاو بپارێزین یاخود ئەوەی کراوە بەرامبەر بە ئاو سەرچاوی گرنگی وەکو داهاتێکی نیشتیمانیە ڕەنگە لە داهاتووە جێپەی نەوتیش لەقکە ئەگەر بەم شێوەیە بڕات بابەتەکە ئەوەیە ئێمە نەشارەزا بین لێمان نەزانیوە یاخود چیان ئیهمالی بووە منوکو ئاماژەم پێ لەبەرەوەی ئێمە هیچ کاتێک بیرمانەوە نەکردوتەوانەیە کە بەجددی کە ڕۆبەڕووی مەترسی بڵین کەم ئاوی ببینەوانێ بۆ پشکەوەیکی ئێستا تووشی بووینێتوانە دیارە بەشێک لە کەم تەرخەمیمان بەکارهێناوە و بەشێک لە بڵین ناڕۆشنبیری لە لایەن هاوڵاتیانەوانەیە لە سەر بەکارهێنانی ئاو ئەمانە هەمووی بۆتە ئەوەی کە ئێمە ینی بیل لەوە نەکەینەوانێت کە بەپێی پێویست ئاو بەکاربێنین بەڵام پێم وابێت لە کاتیەوە هاتووە کە هاوڵاتیان و هەم جوتیاران و هەموو لایەنە پەیوەندیارەکان بێنە سەرخەت بۆەوەی کەەوە بەردەوام دەستگا ڕاگەیاندنەکان ڕۆڵی کاریگەریانە بهێبێت لەوەی کە چۆن هاوڵاتی و چۆن جوتیاران هۆشیارکەنەوە لەسەرەوەی کە دەست بە ئاوە بگرن واروها بەپی پێویست بەکاری بێن لایەن ئەکادیمیەکانی ئێمە لە وڵاتە بوون بە بەشێک لە پاکێجی پاراستنی ئاو زانکۆکان دەراویشتە و بەرنامە و ڕوئای وایان پێبووە بۆ لایەنە معنیەکان کە چۆن دەبێت دەست بەم سامانە نیشتمانیە گرنگەوە بگرین ینی ئەوانیش لایەنێکی گرنگی ئەم بابەتەن بە هێندێ ئەو ئەرکەی لە سەرشانیان بووە ڕۆڵیان گێڕاوە کاک جوتیار زای چۆنە من پێم وابێت هەموو کەسێک لەلایەن خۆیەوانەیە هەوریاوە بۆی کام گرفتە چارەسەر بکات ئەگەر ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ و چی بڵین ئەو دکتۆرە بەڕێزانە و مامۆستا بەڕێزانی کە لە وەزارەتی خوێندنی باڵان یا خوڕێکخراوەکانی تایبەت بە پاراستنی سەرچاو ئاویەکان و هەچ دانێکی پەیوەندداری تر بێت هەوڵی تەواوەتیەوە بۆی کە بتوانێت ئەم کێش و گیرگرفتە بە واقعی بگەێنێتە هەموو لایەک بەڵام دوجار هەندێک بابەتی ئاو و ئەوانە یعنی و هەندێک بیرۆکە یاخود هەندێک پرۆژە هەیە کە تۆ لە کاتی مناقشەکردن و قسەکردنا تەرحی ئەەکەیت بەڕاستی ئەمانە هەبووی بەدل لە حاڵەتە هوشیارکردنەوەکەی جوتیاران کە من مەسەر لە ماڵەکەی خۆمە پێویست ناکە ئاوکە بربەمەوە بەجێ بێڵم ئەوەی کە پێویستم پێێتی بەکاری بێنم ئەوەی تری بەڕاستی تۆ بێست بە بودجێکی زۆرە بۆی کاتۆ بتوانیت ئەم جۆرە پرۆژانەی کە ئەکرێت مەسەرەن بڵین جێبەجێکێت چونکە وەکو جەنابەت ئاماژت پێ ئەو خەڵکە ئەکادیمیە بە پرۆژە ینی ئەتوانێت کەوا تەرحی ئەم کێشەی ئەم کێش و گیرگرفتە بکە بێگومانم پرۆژانش وەکوتم ینی بەپێویستی بە بودجەیە و پێویستی بە پارەیە ئەبێ لە کات و ساتی خۆیان دابین بکرێت ئەگەر لە کات و ساتی خۆیان دابین نەکرێت و ڕەنگە نتوانین ئیسفادی لێ بکەین یاخۆ ڕەنگە کاریگەریەکانی لەسەرمان زیاتر ببێت کەواتە دەداتوە ئێستا کاتی ئەوە نییە کە یاسای پاراستنی ئەو لە پەرلەمانی هەرێمی کوردستان دەربچێت بووم بابەتە بە دڵنیاییەوە تەمان خۆی یاساکە دەرچووە یاسای پاراستنی ئەو هەیە یاسای ژمارە 4 ساڵی 2022 کە دەرچوو بۆ پاراستنی ئەوانە جێبەجێ دەکرێت ماوە تۆ سەروی کە ڕێنمایەکی پێ دەربچێت و بە ئینشاءڵڵا تەسەوڕەکەم جێبەجێ بکرێت بەڵام ئەم یاسایە ئەبێت تۆ لەگەڵیش مەسەلەن وەکووتم ئەبێت تەوعی خەڵکی لەگەڵا بێت بۆی کە بتوانین بە هەمان جێبەجێ کاجوتارە یاسایکی کامڵە ینی شۆڕ بۆتەوە بۆ ناو حوشەی ماڵەکان بۆ بەلای ماڵەکان بۆ هاوڵاتی کە بۆن مەسەر پێچیکردن لە زیاد بەکارێنانی ئەو ئەمە یاسا ئەمە سزاکێتی ینی یاساکە ئەوە تەکمیل و تۆکمەیە وەکووتم یاساکە بە ڕێنمای لەگەڵا دەرەچێت و دوجار لەگەڵ ڕێنمایەکە یا تەسەوڕەکەم هەموو ئیجراعاتانی کە پێویستکە لەگەڵیا دەبچێت باشە لەسەر بابەتی وەرگرتنی گەرمی جوتیارانی ئەم ساڵ بۆ ئەم ساڵ حکوومەتی عێراق چەند تۆن گەرمی جوتیاران وەردەگرێت بەپێی ئەو پێشبینی سەرەت ئەو قسانی کە لە سەرەتایانەی کە کراوە تا ئێستا پێچێت 400 تن وەربگرێتەوە لە گەرمی بڵین گەرمی هەرێمی کوردستان و ئێمان لە چاڕوانی ئەوەیان کە بەهۆی ئەم بارودۆخە تایبەتی کە ڕوبەڕووی عراقیش و هەرێمی کوردستان بۆ توانێت لە چاڕوانی ئەوەیان کە حکوومەتی عراقی و وەزارەتی بازرگانی عراقی بەم بڕێرەدا بچێتەوانێ واروەها وەرگرتنەوەی گەنم بە شوەیەک بکە کە بتوانین هەموو ئەو جوتیارانی کە ناونووس کراون گەرمەکانی وەربگیرێتەوانێ 600 تۆنەکە بۆ داوەزی بۆ 400 تۆن
خۆی لە ڕاستیدا ئەوان وتیان على ئاساس خۆی حوسەتن کردیان بە لە سەدا پەنجای پارچکە خۆشیان وتیان ئێمە على ئاساس لە سەدا پەنجای مقداری پاروەرەجی وەرەگرینەوەی خۆی عراق ساڵانە پێویستی بە 6 ملیۆن تەنگەرمە ئەم ساڵ پێم وابێت بۆ 4 ملیۆن وەرەگرێتەوانێ چکە خۆشی خەزنێکی زۆری هەیە لە ناو خەزانەکانی خۆیان و بە هەوڵ و توانە و بڵێن هینێکی زۆر ئەو 350,000 تەنگی کە دانرابوو لە سا 50 توانڕێکەوە بکرێت بە 400,000 تەن و ئەم 400,000 تەنە لە ئێستادا چاڕوانی ئەوەی کە حکوومەتی عراقی جارێک دەستە لە نوێ بڵێن پامەدبان نەکا بۆ 400,000 تەنگاوانێ بۆ چەندێک بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستان هەبوو نرخی ئەم گەرمە بە چەند وەردەگیرێت کاک جوتیار بە شێوەیەکی ڕسمی دەرنەچووە بە زۆنێک ئاگدار بووم و بڵێن ینی بیسترابێت کرا بە دوو بەشەوانەیە ئەو زەویانی کە بەراون و ئەو زەویانی کە بڵێ پشت بە باران ئەبەستن ئەوانەی کە پشت بە باران ئەبەستن نرخیان 800,000 دینار ئەوێت بۆ تەنگێک وارەوە ئەوانەی کە بەراو داچەنراون ئەوانە نرخیان 850,000 تەنە بێت بۆ دۆلمێک نرخێکی باشە لێ ڕازی بۆ تەنگە ئەفو بڵم بڵێ نرخێکی باشە مەلێ ڕازی باشە بە تاکید بەدڵنیاییەوانی بە بەراورد بە ساڵانی پێشووتر تەمانەوە چەند ساڵێکە بێت 3-4 ساڵێکە بێت ینی 850,000 دینار گەنم نرخی یەک تەن گەنمە کام بەخۆی بەخۆی بە تەسەوری من نرخێکی زۆر باشە و جوتیاران سوود بندەبینی بەڕێز جوتیار خالیت جێگری بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سینەمانی سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ئامادەبوونێت سپاس بۆ جەنابیشت دووبارە بەخێبیت بینەرانی بەڕێز و خۆشەویستە بابەتێکی دیکە و تەوەرێکی گەرمی ڕۆژ خواتان لەبە.